پاش ئەوەی کە ملەتی کورد بۆی دەرکەوت لە ژیانی چەند ساڵەیدا لەگەڵ عەبدولکەریم و غەیری عەبدولکەریم ژیانی بە شێوەی پێشوو زۆر زەحمەتە و سەختە و هیچ ممکن نییە بۆیە ناچار داوای حکمی ذاتی ئۆتۆنۆمی بۆ خۆی بکات. هاتبوون لەگەڵ ئێمە مەرحەبانکە بە ڕئیس هاتبوون ویسیان مەلا مستەفا ئەقناع بکەن بۆی کە شۆڕشەکەی ڕابگرێت تەنها بەوەی کە لایەنەکانی تر تاوانبار بکرێەوە ئێمە بۆ خۆمان هیچ گوناهمان نییە ئەو وەڵامی پرسیارەکان ناداتەوە. ڕەحمەتی ئیدریس بارزانی و دکتۆر مەحموود بێن بۆ ئەمریکا بە هیچ شێوەیەک نابێ من ئاگادار بم. مێژووی پەیوەندی شۆڕشی ئەیلول بە ئێرانەوە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1962 ئەو کاتە بۆ یەکەم جار شۆڕشی ئەیلول شەمسەدین موفتی وەکو نوێنەری خۆی لە تاران دەستنیشان کرد. شۆڕشی ئەیلول لە زنجیرە دۆکیۆمنتاریکی NRTدا بەم زوانە